ئەم کاتان باش هەرچەندە بێزارم لە بەرنامە سازکردن لەسەر تورکیا چونکە ئەو ماوەیە هەڵبژاردن هەبوو زۆرم بەرنامە ساز کرد بەڵام دەمەوێ ئەم بەرنمەیەش ساز بکەم لەبەر ئەوەی کابینەکەی ڕەزب تەیب ئەردۆغان تەواو بوو ئەنجام درا و لە ئایندەدا من پێشببینی کۆمەڵێک گۆڕانکاری سیر دەکەم و ئەو گۆڕانکاریانە ئەکرێ سەر لە هەندێک کەس بشێوین کە تورکیا ناناسن یان شارەزای سیاسەتی ڕەزب تەیب ئەردۆغان نین ئەویش هەڵمەتێکە لە بەرامبەر کوردان ئەو هەڵمەتە ئەشێ لە سەرەتادا وەکو هەڵمەتێکی کرانەوە و دیموکراسی و مافی مرۆڤ و ویانیش خۆنزیکردنەوە لە کوردان ببیندرێ بەڵام دوایی چی ڕوئەدا پێویستە کەستان ئیتر تووشی شۆک نەبن هەروەکو دەزاندرێ لە ساڵانی 2006ش لە کوردستاندا کۆمەڵێک نەزانی سیاسی کۆمەڵێک ساف و ساویلکە کۆمەڵێک کەس بەهۆی بیر و بۆچوونی ئیدۆلۆژی بەردەوام بانگەشە و پڕ و پاغەندەیان لە بۆ ڕەزب تەیب ئەردۆغان دەکرد کە ڕەزب تەیب ئەردۆغان لە 100 ساڵی ڕابردوودا باشترین سەرکردەیە بەنسبەت کوردەکان بەنسبەت مافی مرۆڤ و هەتاوەکو دوایی و دواییدا چی ڕوویدا هەمومان بینیمان ئێستاکەم من پێشببینی کۆمەڵی گۆڕانکاری دەکەم و لەناو ئەوانەدا من بە دووری نازانم لە ڕۆژانی ئایندەدا ڕەزب تەیب ئەردۆغان سلاحەدین دەمیرتاش و بەلای کەم بەشێک لە هاوڕێکانی وەکو فیدەن یوکسەڵداغ و ئۆسمان کاڤاڵە و ئەوانە سربەست بکات لە زینداندا ئیتر ئەمە قۆناغێکە ڕنگ بێ ڕوو بدا و نیشانەکانی ئەمە لەکوێدا دەبینین نیشانەکانی ئەمە لەوەدا دەبینین کە لەو ڕۆژانەدا یعنی دوای پێش سازکردنی کابینەکەی و دوای سازکردنی کابینەکەی بەردەوام ڕێکخراوی مافی مرۆڤی ئەوروپا لە جم و جۆڵدایە لەناو دیداردایە لەگەڵ تورکیا لێدوان ئەدا و باس لە پێشێرکردنی مادەی 5 بەشی 4 دەکەم کە تایبەتە بە مافی مرۆڤ و پێشێرکردنی مافی سیاسیەکان و هەڵبژێردراوەکان مەبەستیان سلاحەدین دەمیرتاش و هاوڕێکانیەتی و لە هەمان کادا وەکوتم کۆمەڵی دیدار و گفتوگویان ساز دەکەن جگەلەوە تەماشا دەکەین لە کابینەکەیدا 3-4 وەزیر هەنە کە پۆستی زۆر زۆر حساسیان لە بەردەستدایە ئەمە نیشانمان ئەدا کە ڕەزب تەیب ئەردۆغان سێ ئامانجی هەیە لە سازکردنی ئەو کابینەیە هەوڵەدەم بە کورتی باسییان بکەم ئامانجی یەکەمین و ئامانجی سەرەکی ڕەزب تەیب ئەردۆغان بە تایبەتیش لەو ماوەیەدا لەو دەمانگەدا کە هەڵبژاردننی شارەوانی هەیە و لە هەڵبژاردننی شارەوانیەکاندا تەماشا دەکەین ئۆپۆزیسیۆن بەهێزترە یعنی ئۆپۆزیسیۆن پێشتر لە ئیستانبول و ئەوانە ڕێگای نەدا ڕەزب تەیب ئەردۆغان فێڵ بکە بەڵام ئەم جارە ڕێگەیان پێداوە بێ هەڵوێستمان ئیتر لە هەڵبژاردننی 2019دا لە ئیستانبول تەماشا دەکەین کوردەکان و ناسیۆنالیستەکان و کەمالیستەکان یەکیان گرت لە دژی پاڵێوراوەکانی ئاک پارتی و دەنجیان بە ئەکرەم ئیمام ئۆغڵودا و سەرکەوت ئیستانبولیان لە ژێردەستی ئاکەپە دەرهێنا ئێستاکە ئاکەپە هەڵمەتێک دەکا لە ئایندەدا بۆ ئەوەی ئەمانە بەدەست بخە لە بۆ ئەوە پێویستە سەرەتا بە بژانەوەی ئابووری هەیە چونکە ڕەوشی ئابووری بە تایبەتیش لە شارە گەورەکاندا زۆر خراپە ژمارەی بێکار زۆرە شت گەلە گرانە بەخۆی شاری گەورە گرانی تێدا هەیە ئیتر کاتێ قەیرانی داراییشی بێتە سەر ئیتر زۆر کێشەکە گەورەتر دەبێت لە بۆ ئەوە یەک لەو ئامانجانێ ڕەزب تەیب ئەردۆغان ئامانجە سەرچەکەی بە تایبەتی هەتا هەڵبژاردننی ئایندەدا ئیتر ئابوووریەکی ڕاسیۆناڵ و زیرەکانە پێش بخا بۆ ئەوەی ئیتر بەهای لیرە هەڵسێتەوە و ئیتر بژێوی خەڵک هەندێک باشتر بێت دوای هەڵبژاردن چی ڕۆەدا خۆتان دەبینن خۆتان ئەم قسێ ئێستاکە لای لە شوێنێکدا لە کۆشێکدا بنووسن و دوای دەمانگی تر یان دوای ساڵێکی تر
تەماشای بکەم. ئامانجی دووەمینی ڕەجەب تەیب ئەردۆغان کە سێ چوار کوردی لە پۆستە سەرچەکانی کابینەکەی داناون، وەزارەتی دەرەوە، وەزارەتی دارایی و جێگیری سەرۆک کۆمار و ئەمانە تاوەکو دەکاتە پۆستی وەزارەتی تەندروستیە وابزانم ئەمانە هەموو کەسێکی کوردی ئاکپارتی لەسەر داناون. لە مەبەست لە هەڵمەتی دژ بە کوردان ئەوەیە، ینی ڕەجەب تەیب ئەردۆغان تەماشای کرد هەم لە هەڵبژاردننی شارەوانیەکانی پێش لە 2019 هەم لە هەربژاردننی دواییدا بەڕاستی خەڵک دەنگ بە ئاکپارتی نادا. ینی ئاکپارتی هەرچێک بکات خەڵک دەنجی پێ نادا ئەمە بەتەنیا پەیوەندی بۆەوە نییە کە ئاکپارتی زوڵم و زۆری دژ بە کوردان ئەنجام داوە، لە هەمان کادا پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە، ینی هەر حیزبێک لەسەر دەسەڵات بێ کوردەکان دەنگی پێنادەن. ئەمە پێوانەیە کە بەشی زۆری دەنگی پێنادەن. ئێستاکە ڕەجەب تەیب ئەردۆغان تەماشامان کرد لە کاتی هەڵبژاردندا هودا پاڕواتە حیزبوڵڵای خستە ناو هاوپەیمانیەکەی و ئەمانە 4 کورسیان لە پەرلەمان پێدرا کە ئەو دەنگانە دەنجی خۆیان نین، شیمانە دەکرێت دەنجی ئاکپارتی بن، بەڵام بۆ پێیاندا و هودا پار سەرباری ئەوەی کە بزوتنەوەیەکی پاشخانی حیزبوڵڵای هەیە، حیزبوڵڵا بزوتنەوەیەک بووە لە ساڵانی 90 دەیان کردداری تیرۆری ئەنجام داوە لە کوشتنی ژنانی خاوەن ساڵۆن ئەوانەی قسەساز دەکەن لە مەی فرۆشەکانەوە بگرا، هەتاوەکو مەلای مزگەوت کە ئامادە نەبووە کلیلی مزگەوت بە حیزبەکە بدا بەوەی کۆبوونەوەی تێدا بکەن، بەتەنیا لە دیاربەکر 5 مەلایان کوشتووە، هەتاوەکو ئەو ژنە ئیسلامیە ئەو ژنە ئیسلامیانەی کە تۆزێک نەرم ڕەون ئەمانەشی کوشتونە. من پێشتر لەسەر ئەمە قسەم کردووە لە ئەرشیفی یوتیوبەکەمدا ئەتوانن ئەمانە هەمویان بدۆزنەوە. ئیتر حیزبوڵڵای خستنەوە، بەڵام حیزبوڵڵا تایبەتمەندیەکی هەیە مەسلەی کوردایەتی زۆر دەخاتە پێشەوە. حیزبوڵڵا باسی فدراسیۆن دەکات، یعنی لە هەدەپە زیاتر مەسلەی کورد دەخاتە پێشەوە، باسی سربەستی زمانی کوردی دەکات، یەکەم بوونی زمانی کوردی دەکات لە هەرێمە کوردیەکاندا، باسی ئاڵای کوردستان دەکات و زۆر جار کێشە لە بۆ ئاڵای تورکیا دروست دەکات. ئەمانە هەموو نیشانمان ئەدەن کە لە نێو ئەو ماستەدا مویەکەیە، بەڵام مویەکە چییە؟ و ئیتر ئەمانە ئەم حیزبوڵڵای پەیوەندێکی زۆر زۆر باشیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەلایەک و حیزبە ئیسلامیەکانی کوردستانی عراقیش لەلایەکی دیکەدا هەیە و پێش هەڵبژاردن کۆمەڵێک سەردان کران، هەتاوەکو ئێستاش مێدیاکانی نزیک کۆمەڵی ئیسلامی و کادرەکانی یەکگرتووە تەلەڤیزیۆنەکانی یەکێتی پارتیش ببورن زۆر پرۆپاگەندا لە بۆ هودا پار و لە بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان دەکەن لە هەر لە سەردەمی هەڵبژاردندا بینیمان، نەک بەتەنیا ئەوانە تەلەڤیزیۆنەکانی دیکەش ئەوانەی کە گوایە ئیسلامیش نین ئیخوانیش نین ئەمانەش ئەم کاریان کرد، بەڵام بە شێوەیەکی کەمتر. یعنی هەڵمەتی دووەم هەڵمەتێکی بەو شێوەیە دوایی هەندێک زیاتر باسی ئامانجی ئەو هەڵمەتە دەکەین. هەڵمەتی سێمینیش بریتە لەوەی کە کابینەیەک ساز بکرێ و ئەو کابینێ لە بەردەستی ئەردۆغاندا بێت، چونکە ئەردۆغان کێشەی تەندروستی زۆر زۆر گەوری هەنا، لەناو بەرنامەی ڕاستەوە خۆدا خەوی لێکەوی، لەناو بەرنامەی ڕاستەوە خۆدا تەماشا دەکەین باس لەوە دەکرێت کە پیسایەتی لە ژێر خۆی دەکات، لە ئۆتۆمبیل دێتە خوارەوە ناتوانانی بڕوا، لەسەر مەردیوان و قادرمە کە دەچێتە خوارەوە دەستی بەسەر شانی حیمایەکانیدا ئەگرێ، ئیتریان یان هاوسەرەکەی ئامینە خانم دەستی دەگرێت. ئیتر ئەمە نیشانمان دەدا کە ڕەجەب تەیب ئەردۆغان کۆمەڵێک نەخۆشی کوشندەی هەیە. باس لە کۆمەڵێک نەخۆشی دەکرێت وەکو پارکینگسۆن و ئەمانە، بەڵام جارێ بەڕاستی نازانین و ئەم زانیاریانە بەدەست ناخەن. تورکیا وڵاتێکی وایە. ئیتر ڕەجەب تەیب ئەردۆغان بەڵام ناتوانین
دەستبەرداری دەسەڵات ببێ ڕنگ بێ بیری لەوە کرد بێتەوە لەو کابینەیەدا کەسانی نزیک خۆی هەبن کەسانی وەکو سلێمان سۆیلو وەزیری پێشووی ناوخۆی نەبن کە لە هەندێک شوێندا تەماشامان دەکرد بە گوێی ئەردۆغانی نەدەکرد و یانیش کێشەی لە بۆ ئەردۆغان دروست دەکرد خۆی لە خۆیدا ئەردۆغان ئێستاکە کە پێویستی بە پارەی ئەو پارەیە لە ئەمریکا دێ لە بەریتانیا دێ پارەی دیکە نایە یانی چونکە پارەی کاشی رووسیا بە کەڵک نایە چین پارە نادا بەلاش ئەگەر گارانتی نەبێ وە تورکیش ئەو گارانتی پێ نادا وڵاتانی عەرەبیش لە بەرامبەر پارە بازێکی زۆریان دەوێ بەڕاستی لەوەش دەترسن لە بۆ هەندێک ئاسانترین ڕێگا لەبەر ئەوەی تورکیا ئەندامی ناتوێە ڕنگ بێ داوا لە سندوقی دراوی نێودەوڵەتی بکەن سندوقی دراوی نێودەوڵەتیش کۆمەڵێک پرەنسیپی هەنە یەک لەوانەش پرەنسیپی یاسایی هەیە ناڵین وڵاتانی خۆر ئاوا و سندوقی دراوی نێودەوڵەتی یعنی کە وڵاتێکی وەکو ئەمریکا و بەریتانیا لە پشتە ناڵین ئەمانە دیموکراتن مەبەستمان ئەمە نییە بەڵام ئەمانە یاسایین بۆ یاساین لەبەر ئەوەی سەرمایە پێویستی بە یاسا هەیە خۆی لە خۆیدا دەوڵەت بۆ دروست بووە بۆ ئەوە یاسایەکی مقەیەمی هەبێ ئەو یاسایە گەڕەنتی بازرگانی و سەرمایە بکە ڕێگای بۆ خۆش بکە ڕێگای لێ نەگرێ و ئاسانکاری بۆ بکە لە هەر شوێنێکدا کە یاسانە بوو سەرمایە بە ئاسانی هاتوچۆ ناکە و کاتێک سەرمایە هاتوچۆی نەکرد ئەوە کێشە و قەیرانی سەرمایەداری دروست دەبێت لە بۆ هەندێک ئیتر لە بۆ ئەوان مەسلەی یاسایی گرنگە و لەناو ئەو یاسایەنەدا یەک لەوانەش مافی مرۆڤە و یانیش ڕێزگرتنە لەوانەی کە بە هەڵبژاردن دێنە سەر دەسەڵاتی لۆکاڵی و یانیش دەبنە سەرۆکی حیزب و دەستنە پەرلەمان نابێت تۆ لەش ئەوانە بخێ حەبس و بەبێ هیچ مبەڕێرێک و کە وەکو دەمیرتاش تاوەکو ئێستا هیچ بڕیارێکی لەسەر نیەخۆ دەمیرتاش یعنی حاکمی تورکیاش هەتا وەکو ئێستا بەڕاستی بڕیارێکی نییە لەسەر دەمیرتاش دۆز هەیە بەڵام بڕیار نییە لەسەر کەواڵا بڕیار نییە لەسەر فیگەن یوکسەڵداغ بڕیار نییە لەسەر هەمویان هیچ بڕیارێکی سیاسی نییە خۆ تاوەکو ئێستا بڵێ ئەمانە 6 ساڵ و 7 ساڵ بەڵام دۆزێک تەواو دەبی دۆزێککە دەکەنەوە بەو شێوەیە ئیتر تەمەنیان لە زیندان درێژ دەکەن ئەوانە ڕەهینەی سیاسین ئێستاکە ئەمریکا و بەریتانیا ئەمەیان ناوێ و لەمە ناڕەحەتن بۆیە پێویستیان بەوەیەکە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی یاسایی بێ لە بۆ ئەوەی یاسایی بێ پێویستە ئەو کەسانێک کە ئێستا لە وەزارەتەکاندا جێ دەگرن نزیکی ئەردۆغان بن ئەردۆغان چی پێگوتن بیکەن سکرتێری ئەردۆغان بن نەک وەزیر بن نەک قسەی خۆیان هەبی بۆیە ئەم کەسانی کە ئێستا هاتوونە یعنی جگە لە مەمەد شیمشک کە پاشان بە فلیمێک بۆتان باز دەکەم چێە و یعنی جگە لە مەمەد شیمشک هیچ کەسێک ڕوئیا و بیر و بۆچوونی خۆی نییە بە هاکان فیدانیشەوە هاکان فیدان هەر هیچ نییە کەسێکی فودراوە گەورە کراوە یعنی تەواوە کەسێکی ئۆپەراسیۆنێلە قاتیلە دەتوانێت بچێت لە دەرەوەی سنوورەکانی تورکیا خەڵک بڕەفێنێ خەڵک بکوژێ ئەمانە هەموو لە جێگای خۆیدانە بەڵام ئەوە پێی دەگوترێت شەقاوەی سیاسی ئەمە پێی ناگوترێت سیاسی ئەمە پێی ناگوترێت وەزیر ئەمەشی هێناوە کردوتیە وەزیری دەرەوە ئەمە لێرەدا وەکوتم سێ ئامانسانە بە کورتی دیسان باسییان دەکەم ئامانجی ئابووری ئامانجی ئەوەی کە ئەردۆغان بتوانێت هەڵمەتێکی باش ویان خراپ لە بەرامبەر کوردان بکەم لە کاتێکدا پێویستی بە دەنجی کوردان بوو یان پێویستی بۆ دەنگەکانی کوردان لە بۆ جەهاپەنەچن هەڵمەتێکی باش بکە ماوەیەکە تاوەکو هەڵبژاردننی تاوا دەبێت مەبەستمە هەڵبژاردننی گشتینی هەڵبژاردننی لۆکاڵیە کە زۆر گرنگترە لە بۆ ئەردۆغان و ئەگەر دەنگی کوردانیش پێویست نەبوو مەترسی نەبوو ئەم کاتە سەریان پان بکاتەوە و کابینەیەکی هەبێ کە بتوانێت لەو بارەیەوە کار بکە هاکان فیدان دەتوانێت ئەمە بکات چونکە لەسەر سووریا و لەسەر ڕۆژئاوا کۆنتترۆلی هەیە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ جیهادیەکان و ئیخوانیەکانی جیهاندا هەیە
و پەیوەندی لەگەڵ ئێرانیش خۆشە ئەمانە هەمویان مەترسین و هاکان فیدان کۆنتترۆل و پەیوەندی زۆر باشی لەسەر کوردستانی علاقدا هەیە بە هەموو حیزبەکان بە ئیسلامی و غیرە ئیسلامیەکان بەدەسەڵات و گوایە ئۆپۆزیۆنەکەم من پێم وانێ ئۆپۆزیۆن لە کوردستانی عراقدا هەبێ ئەو ئۆپۆزیۆنە نەبێ زۆر باشترە بەڵام بەوانەشەوە پەیوەندی لەگەڵ ئەمانەش هەیە وە هەڵمەتی سێمیش دیسە دووبارەی دەکەمەوە دەبێت کابینەیەک بێت لە دەستی ڕەزب تەیب ئەردۆغاندا بێت ئەگەر سبەی ڕەزب تەیب ئەردۆغان نەخۆش کرد بتوانێت لە نەخۆشخانە بە تەلەفۆنێک ئەمانە کۆنتترۆل بکە و ئەمریان پێ بدە و بە کەیفی خۆ بیان جوولێنی و ئەگەری زۆرە سەلجوق بایراقدار زاوای ئەردۆغان ئامادە بکە لە دوای خۆیدا بۆ ئەوەی تورکیا بە تەواوەتی ببێتە وڵاتێکی مۆنارشیتر بنە ماڵی ئێستا کەش تقریبان بنە ماڵەیە ئێمە لێرەدا لەسەر هەڵمەتی دووەم قسە دەکەین بەڵام بەر لەوەی باس لە هەڵمەتی دووەم بکەین دەمەوێت چەند ڤیددیوەکدان نیشان بدەم ئیتر ئەویش کە تایبەتە بە کوردەکانی ناو ئاکپارتی وانەی سیاسەتی ئاکپارتی و کورد باس لەوە دەکەین بە سەرەتا devamlı konuşuyorlar. Kürt aşağı, Kürt yukarı. Al sana bir Kürt. Al sana bir Kürt daha. Şimdi Şimşek Türkiye Cumhuriyeti'nin parasının başında. Para onda. Maliye Bakanı. Onun için zaten buraya Şanlıurfa'ya 18 katrilyon geldi. Öbür tarafta Mehdi Bey'de bakıyorsun gıda, tarım, hayvancılık. Diyarbakır milletvekilimiz. O da bir Kürt. Yani geliyorlar Kürtlüğü istismar ediyorlar. Bunun adı siyasi Kürtçülüktür. Ve devamlı Rahim Rashidi with Kurdistan TV. What do you think of the Kurdish future on the Middle East? And in your opinion, what are differences supporting Kurdish and Kurdish territory in Syria or Rojava? Thank you. Gerek spas, zor spas. ڕەزب تەیب ئەردۆغان چی دەڵێ لەوێدا باس لە وەزیرەکانی و ئیتر پاڵێوراوەکانی بە خەڵک دەناسێنێ و لە ڤیددیۆی دووەمدا ئەو مەمەد شیمشەکەیە کە بۆم باسکردن وەزیری نوێی دارایی حکوومەتەکەی ئەردۆغانە و جگە لە محەممەد شیمشەک وەکووتم جێگری سەرۆکۆمار جەودەت یەڵماسە ئەویش بەرپرسیاری ئابوووریە لە هەمان کادا محەممەد شیمشەک بەرپرسیاری داراییە و جەودەت یەڵماس زۆر جار ناسنامەی کوردبوونی خۆی دەخاتە پێشەوە وەکو مەمەد شیمشەک کە مەمەد شیمشەک لێرەدا بە ئینگلیزی پرسیاری لێ دەکەن وابزانم پێیان نێری کوردستان تیڤە یان ڕووداوە مستەر کوردەکەی دۆناڵد ترامپەوە بزانم پرسیاری بە ئینگلیزی لێ دەکە ئەوی شەڵێ خودێشتە ڕازی بی و بە کوردی ئاکپارتی قسە دەکە خودێشتە ڕازی بی و کورمانجی دەزانی ئەس باشم تو باشی ئەم هەمووی مسلمانن نمێژێ دەکەی ڕۆژیە ناکە ینی بەو شێوەیە قسە دەکە و جەودەت یەڵماسیش هەمان شتا پاشان فەخرەدین کۆژەمان هەیە وەزیری تەندروستی هاکان فیدانیش هەروەکو باسم کرد لە میتەوە بۆتە وەزیری دەرەوەی تورکیا ئیتر ئامانج لێرەدا وەکووتم لە ئایندەدا لەبەر ئەوەی هەم هاکان فیدان وەزیری دەرەوەیە هەمیش پاشخان و باگراوندی میتی هەیە دەتوانێت لە دەرەوە هەندێک کار بکە بە تایبەتی لە سووریا و ئەوانەدا
ئەتوانێ هەندێک کار بکە یان لەگەڵ ئێران و یانش لەگەڵ کوردستانی عراقدا هەندێک کار بکە لە بۆ مەسلەی کووردا بەخۆشی کووردە خەڵکی وانە خەڵکێک کوڕی بنەماڵە و عەشیرەتە ئیتر لە منداڵیەوە ئامادە کراوە بۆ ئەم کارانە بەڵام وەکوتم جاری یەکەمە ئێمە گوێمان لە دەنگی هاکان فیدان دەبێت کەس تاوەکو ئێستا گوێ لە دەنگی ئەو کەسە نەبووە چۆن بیر دەکاتەوە خیتابەتی چۆنە هیچ شتێک لەمە نازانین و ئەمانە کۆمەڵێک کوردی بەو شێوێ هەنە هەر لە منداڵیەوە دەوڵەت ئامادەیان دەکا بۆ مەبەستی تایبەت بەکاریان دێنێ و ئەمە مانای ئەوە نییە کەسێک کە چووە لە ئەمریکای خوێندەوە کەسێکی لێ هاتووی بڕۆ ئێستا کەش لە ناو ماڵبەند و لەقەکانی پارتیدا پڕن ئەمانەی کە ئەچن بەدوای ماستەر کەوتونە بەدوای دکتۆرا کەوتونە بەڵام ئاستی بیرکردنەوە و کولتوری و ئینسانی و ڕۆشنبیریان تەماشا بکە بەڕاستی تەگەیەکن لەو جادەیە کەوتونە یعنی ئەمە پێوانە نییە لە بۆ ئەوەی مرۆڤ کەسێک بپێوێ کە چەند بەتوانێت هاکەن فیدانیش لەو بارەیە کەسێکی وایە هاکەن فیدان بەردەوام خۆی بە مریدی ڕەزەب تەیب ئەردۆغان زانیوە ڕەزەب تەیب ئەردۆغان هێناوێتی کردویتە مستەشاری میت و ڕەزەب تەیب ئەردۆغان لە هەمویان زیاتر سیاسەتی کوردی هەبوو بەڵام سیاسەتی کوردی مەبەست ئەوە نییە کە سیاسەتی کوردی بە باشی هەبوو سیاسەتی قڕکردنی کوردی باشتر کردووە لە ڕێگای کۆمەڵێک کووردا و ئەمانە هەمویان ئێستاکە کۆبکەیەوە شتێکمان بۆ دەرەچێ کە لە ئایندەدا ڕوئەدا وەکو من بۆم باسکەن هەتا وەکو هەڵبژاردننی شارەوانیەکان کە دەمانجی دیکە ساز دەکرێت بەڕاستی من پێشببینی ناکەم حکوومەتی ئاک پارتی کاری تند و تیژی لە بەرامبەر کوردان بکەم من پێشببینی دەکەم کاری پێچەوانە بکەم یعنی تەماشاکە لە گوتاری باڵکۆنەکەیدا یعنی لەو سەعاتەی کە ڕایگەیان کە هەڵبژاردننی گوایە قازانج کردووە گوتارەکەی دژی سلاحەدین دەمیرتاژ بوو و گوتارێکیدا لەوێ ئەو بخۆی باسی سێدارەی نەکرد بەڵام گوتی سلاحەدین دەمیرتاژ ئازاد ناکەم شتێکی وای گوت خەڵکەکە نزیکەی 100,000 کەس دەبوون بەردەوام دەیانگوت سێدارە ئیعدام لە بۆ دەمیرتاژ سلۆی ئیعدام بکەن سلۆی ئیعدام بکەن ئێستاکە دوای ئەوە چی ڕوویدا دوای ئەوە سلاحەدین دەمیرتاژ بینی لە ناو بزوتنەوەی کوردیدا لە ناو هەدەپە بە تەنیا دوو تویت هاتن دوو تویت کران تویت یعنی ئەویان ڕەخ نەکرد کە نابێ سەرۆکێکی حیزبی سێمین گەورەترین یعنی حیزبی گەورە سێم گەورەی تورکیا کە لە زینداندایە بە نایەسایی لە ناو ڕایگەشتیا بڵێ لە سێدارە ڕەخنیان کە ڕەخنەکانی زۆر تون نەبوون لە جگەلەوە لێ دوانێکی ڕسمی خۆپیشاندانێک لە دیار بەکرد هیچ لە قەندیل نە ئاگر و نە دومان و نە دەنگ هیچ شتێک نەبوو ئیتر سلاحەدین دەمیرتاژ ئەمەی بینی دەستی لە کاری سیاسی کێشایەوە دەستی لە کاری سیاسی کێشایەوە من لە ڤیددیۆی 3 ڕۆژ پێش ئێستا تەماشای ئارشیفەکان بکەن لەگەڵ بەڕێز سدیق حەسەن شکری بە دوور و درێژی باسی ئەومان کردو هۆکاری ئەومان باس کردووە ڕەزەب تەیب ئەردۆغان بە کورتی لەمەدا ئەنجامێکی باشی وەرکرد یعنی ڕەزەب تەیب ئەردۆغان لەمەدا بۆ پێویست دەکا سلاحەدین دەمیرتاژ و کوردەکان سزا بدا دوو قسە فڕێ دەدا کوردەکان بەخۆیان بەردەبنێ یەکتری ئەخر خوا ئەمە ویژدانە ئەتۆ 200,000 کەس لە بەرامبەر سەرۆکێکدا ڕاوەستان و ئەڵێن ئیعدام کەستان دەنگتان لێوە نایە کەستان قسەیەک ناکەن کەستان خۆپیشاندانێک ناکەن یعنی ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێوە نرخی سیاسەکانی خۆتان و نرخی هەواڵی خۆتان و هاوڕێی خۆتان بە هیچ شێوێک نازانن ئێمە دەمانزانی پێشتر ئەمە بەڵام ئەمە بۆ دەمیرتاشیش دەبێشتیوە چۆن شتیوا دەبێت لە چ کولتورێکدا شتیوا دەبێت ئەوە لە شوێنێکی دیکە ڕوویدا بواە بە هەزاران کەس داهاتنە سەرجادا هەموو ڕۆژەوی تەلەڤیزیۆنەکان دەبووە بەڵام تەلەڤیزیۆنەکانی قسەیان لەسەر نەکرد رادیۆکانی قسەیان لەسەر نەکرد هیچ قسەیان لەسەر نەکرد
تێگەی ئێستا کە دڵن ئێمە لەگەڵ سلاحەدین براینە وەڵا سلاحەدین کارێکی باشی کرد دەستی لە کار کێشایەوە هەتاوەکو ئێوە بەهۆش خۆتان دێنەوە کارێکی باشی کرد بەڕێ من چونکە ئەمە پێویستە بەڕاستی یعنی ڕەجەب تەیب ئەردۆغان پێویست ناکایتر کوردان بکوژێ لە مەودووە دوو قسە فڕی دەدا ئیتر پارچە پارچەیان دەکا بەو شێویە ئەمەیان یەک بە پێچەوانەی ئەمە ڕەجەب تەیب ئەردۆغان ئەکرێ لە ئایندەدا بڵێ تەماشاکەن خەڵک ئەڵێ سێدارە لە بۆ سلاحەدین دەمیرتاش قەندیل هیچ دەنجی لێوە نایە هەدا پەش بەتەنیا دوو تویتری شەرمنۆکانەی کردوونە لە بۆ سلاحەدین دەمیرتاش وامەکەن عیبە گوناحە شتی وامەکەن خێرتان دەگاتێ بەڵام من ئازادی دەکەم ئیتر ئاز لە ڕنگ بێ شتێکی وا بکە وە کاتێ ئەمەی کرد ئیتر بەڕاستی تەماشا دەکەین ئەکرێ هەتا حەدێک سەرنجی خەڵکی ساف و ساویلکە بۆ لا خۆی ڕاچی خۆی لە خۆیدا ماکینەیەکی ئیخوانی جیهانی بەڕێوەیە پرۆپاگەندە بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان دیسان ئەوەی هەری کاری باش بکات دیسان ڕەجەب تەیب ئەردۆغانە پرۆپاگەندێکی وە هەیە لەناو هەموو بزوتنەوە ئیخوانیەکاندا لە بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان ڕەجەب تەیب ئەردۆغان پیلانی ئەوەیە یعنی خۆی لە خۆیدا سیاستێکی پۆلاریزیشنی هەیە ینی پارچە پارچەکردن پارچە پارچە ئێمە و ئەوان ئێمەی مسلمان و ئەوانی کافر ئێمەی دیموکرات و تورکی باش و ئەوانی کەمالیست ئێمەی تورک و ئەوانی کوردی تیرۆریست ئێستاکە پیلانەکەی ئەوەیە ئەوانی تیرۆریست بن جا ئەوانی کەمالیست بن یانیش ئەمانی کورد بن ئەمانەش بکاتە دوو پارچە بیان کاتە بەش و لە ڕێگای ئەو لێدوانەی کەدایی و لە ڕێگای ئەو هەڵوێستانەی ویانیش ئەو کێشانەی نێوان قەندیل و دەمیرتاش و هەدەپە توانی بەشێکی ئەمە بکە لە ئایندەدا ڕنگ بێ لە ڕێگای ئەم جۆرە هەڵمەتانە ئیتر کوردەکان و جەهەپە لە یەکتر بە تەواوەتی دوورکاتەوە بۆ ئەوەی کوردەکان و ئۆپۆزیسیۆنی تورکیا خۆی لە خۆیدا کێشە لە بینیاندا هەیە ئۆپۆزیسیۆن لە ئاوازە تاوەکو ئێستا دروست نەبووە ڕۆحێکی ئۆپۆزیسیۆنی نیە ئۆپۆزیسیۆنیان بە دوای دزینی دەنگە بردننی دەنگدا دەنگی ئەو ببم چۆن چەند دەنگی لێ ببم وەکو بازرگانی ویانیش دەوڵەت چییە دەوڵەت چیتی ئەتۆ ئۆپۆزیسیۆن مانای ئەوەیە کە ئەتۆ لە دژی سیستەمی سیستەم دەوڵەتە دەوڵەتش لە دەستی ئەردۆغاندا ئەتۆ دەوڵەت چی بیانی ئەتۆ ئەردۆغان چی کەواتە تۆ بۆ ئۆپۆزیسیۆن وەکو ئۆپۆزیسیۆنەکانی کوردەکانی عراق لە هەموو کە زیاتر پەنجەی خۆیان دەخستە ناو مەرەکەبی ڕێفراندوم لە هەموو کەس زیاتر ئەڵێن نا ئێمە خاوەن پێشمەرگەین ئەوە خیتابی بزوتنەوەی گۆڕان پێش نا ئێمە ئەوان خاوەن پێشمەرگەینە ئێمە خاوەن پێشمەرگەین ئەوان خاوەن ئاڵانینە ئێمە خاوەن ئاڵینە لێرە ڕێکخراوە مەدەنیەکان چالاکێکیان کرد لەسەر بیرۆی بەناو بیرۆی کوردی لە پەرلەمانی ئەوروپا چون ئاڵاکیان برد شەو ڕۆژ باسییان دەکرد کە ئەوان ئەو ئاڵا پیرۆزیان لە ماڵەکەی خۆیان داناوە من دووبارەی دەکەمەوە کێشەم لەگەڵ ئاڵا و ئەو شتانە نییە بەڵام ئۆپۆزیسیۆن دەبێت لە بازنەیەکی زۆر فراوانتر بیر بکاتەوە نەک مقدساتەکانی دەسەڵات مقدستر بکە وەکو پێشمەرگە وەکو ئاڵا هەمومان دەزانین پێشمەرگە ئەگەر ئەمریکا نەبێ ئەگەر دەوڵەتێکی لە پێش نەبێ یەک ڕۆژ ناتوانانی شەڕ بکە یەک ڕۆژ لە هیچ شوێنێک ناتوانانی شەڕ بکە ئێمە شەڕی داعشمان بینی یانی ئەوە دەیان جار ئیسپات کراوە پاشان ئاڵای کوردستان ئێمە شعری هەژار موکریانیمان هەیە کتێبەکانی حەوێزیمان هەنا لە بیرەوەریەکانی حەوێزی لەسەر ئاڵای کوردستان کە ئەمە ئاڵای کوردستان نییە ئەمە ماڵی مستەفا بارزانی حەکەیاتەکە بۆ خۆیان دروستیان کردووە ئەمە دیارە یانی
دیسانیش هەموو حیزبەکان قبولیان کردو ئەوە کێشەی خۆیانە من وەکوتم کێشەم لەگەڵ نیە من باسی حقیقەتێکی مێژووی دەکەمەوە باسی ئۆپۆزیسیۆن دەکەم ئۆپۆزیسیۆن لە هەموو دنیادا دەبێ وابێ دەبێ ئەتو دژ بە سیستەم بی نەوەکو سیستەم بپارێزی کە سیستەمت پاراز ئەتو بۆ ئۆپۆزیسیۆنی ئیتر بەو شێوەیە لە ناو ئۆپۆزیسیۆنی تورکیادا خۆی لە خۆیدا کێشەیەکی وا هەیە و خۆی لە خۆیدا باز بەتەنیا معاملەکردن و بازرگانی هەیە چۆن بتوانم لەگەڵ هەدەپە ڕێک بکەم بۆ هەندێک دەنجیان لێ بم لەو حاڵەتەدا ئەگەر ئەردۆغان دەمیرتاش و هەواڵانی دوسێ هەواڵانی ئازاد بکە و چوار وەزیری کوردنی هەبن و بێنە سەر تەلەڤیزیۆن کاتێ ئەتۆ لە ئەمریکا بە ئینگلیزی پرسیاریان لێ دەکەی ئەو بێ پێت بڵێ کرمانجی دەزانی خودێشتە ڕازی بێ ئەوە ڕنگ بێ سەرنجی کوردەکان زیاتر لە بۆ خۆی ڕابچێشی بەڵام ئەمانە بەسنین لە ئایندەدا من پێشبینی دەکەم ئەمانە ڕێککەوتنێکیان لەگەڵ هەولێریش دەبێ و ڕێککەوتن خۆی لە خۆیدا هەیە بەڵام ئەم ڕێککەوتنانە ئێستا نیشانەکانیان دیارە بۆ نمونە نێچیوان بارزانانی سەرۆکی هەرێم لە هەر فڕسەتێکدا دەیەوێ کار بەدەستێکی پیاوێکی نزیک ڕەزەب تەیب ئەردۆغان ببینێ بۆی ڕسمێکی لەگەڵ بگرێت ئەوێ ڕۆژێک چوە لەگەڵ سینان ئۆغان ڕسمی گرتووە کە فاشیستترین کەسی تورکە فاشیستترین کەسی تورکە نەناوی تورک نە کلااو جەمەدانی تورک نە ناسنامەی کورد یعنی هیچ شتێکی کوردی قبول نییە هیچ شتێکی کوردی قبول نییە ئەو سینەلۆغانە نێچیروان بارزانانی چوە ڕسمی لەگەڵ گرتووە ڕنگ بێ لە ئایندەدا شتێکی وا بکەن ئەو حیزبانی کوردستانی تورکیا کە نزیکی بارزانین لەسەر خەتی بارزانین بەڵام لە دەرەوەی ئاکپارتیل ڕنگ بێ ئەمانش ڕێگەیان لە بۆ بکەنەوە بەڕاستی ئەگەر هاتوو هەدەب خۆی لەو قەیرانە ڕزگار نەکا بزوتنەوەی باکوور خۆی لەو قەیرانە ڕزگار نەکا ئەگەر هاتوو قەندیل ڕێگەیان پێ نەدا سیاست بکەن بەردەوام پەنجەیەکی بخاتە ناوێت چونکە ئێمە بینیمان لە هەڵمەتی هەڵبژاردندا من بەتەنیا من ئەوەی لای خۆم نووسیوە 15,000 کۆنسەی سەرۆکایەتی پەکەکە پشتگیری لە کەمال قەرزدار ئۆغڵو کردووە ئەوە پشتگیریە یان ئەوە کادۆ و دیارەکی زەهیر کراوە دەیدێ کەمال قەرزدار ئۆغڵوی ئەتۆ هێلکەت سپی دەکەی دەدێ دەستی ئەردۆغان یعنی بۆ پشتگیری لە ڕەزەب لە کەمال قەرزدارەوە ئۆغڵو دەکەێت ئەتو چەکەت بەدەستەوە ئەتو نایەسایی ئەتۆ لەناو شەڕدای لەگە دەوڵەتی تورکیا چیشت پێدایە لێگەڕێ بە هەدەب قسە بکە با دەمیرتاش قسە بکە با پەروین بڵنا قسە بکە بە ئەوان دیکە قسە بکە ئەتۆ بۆ قسە دەکەی چکارت پێدایە یعنی ئەم جۆرە هەتاوەکو ئەم جۆرە شتانە هەبن ئەکرێ لە ڕێگای حیزبەکانی نزیک بارزانی بەڕاستی بتوانن گروپێکی دیکە ساز بکەن و نەوە ناسیۆنالیزم بکەن تەماشای کوردستان تیڤ و ڕوودا بکەن پەرە بە ناسیۆنالیزم بن ئەوان بەخۆ کێشیان نییە لەگەڵ عەرەب ئەوە عەرەب دێ ئەوە کوڕی ئەنفالچیەکان لە هەولێر پێشوازیان لێ دەکرێ پێویست ناکە ڕسمەکانتان نیشاندان بەڵگەتان بۆ بینەوە خۆتان دەبینن لە مدیاکاندا لەگەڵ عەرەب هیچ کێشیان نییە بەڵام لە بۆ کوردی تورکیا ناسیۆنالیزم دەکەن لە لایەکی دیکەش پەیوەندێکی خۆشیان لەگەڵ ڕەزەب تەیب ئەردۆغانە خواخوایانە دەرفەتێک بێ بۆی بچن ڕسمێک لەگەڵ پیاوی دێم و پانزەمی ڕەزەب تەیب ئەردۆغان بگرن لە ناو خۆی تورکیا و باکووری کوردستان و کوردستانی تورکیاشدا ئیتر گەنجەکان تاوەکو دەچن بێ ئومێد دەمن کە مرۆڤ بێ ئومێدما یەک چارەی دەمینێ ناسیۆنالیزم دەبێ ناسیۆنالیزم و کوردایەتی کردن دەبێت کە ئەویش بێت چارەیە خۆی لە خۆیدا لەناو هەدەپەدا ئەو چین و گروپ و توێژە هەن لەناو پەکەکەدا ئەو چین و گروپ و توێژە هەنا تاوەکو ئێستا پەکەکە هیچ بەرپرسێکی پەکەکە نەیتوانیەوە ڕێگا چارەسەری ئۆجلان لە بۆ خەڵکەکە ڕوون بکاتەوە ڕێگای سێم ڕێگای بەڵام ڕێگای سێم چییە یانیش تورکیا بوون تورکایی بوون ئەخە تورکایی بوون چییە خۆ تورکایی بوون معنای ئەوە نییە ئەتۆ بچی لە دیار بەکر تورکێک دابنەی یان لە حەکاری تورکێک بینی بیکەیە بە دەنجی کوردان بیکەیە سەرۆکی شارەوانی یان بیکێ ئەندامی پەرلەمان ئەخر ئەو کەسە کللتوری حەکاری نازانێ هەتاوەکو ئێستا ژاژی بەیت شەبابی نەخواردووە پەنیری حەکاری نەخواردووە شایی و هەڵپەرچەی گەڤەر و جۆلەمێرجی نەبینیوە محۆکی شەڕناخیان چییە نازانێ بۆتان لەکوێتە بۆ دیکەیە
ئەوە بیکە کاندیدی ئیستانبول با لە ناو تورکەکاندا دەنگ بەدەستبێنی بەو شێوەیە دەبێت تورکایی بوون ئەوەیە نەوەکو ئەتۆ بچێ برادێکی خۆت دۆستێکی خۆت کە پێشتر تاوڵەت لەگەڵ کردووە دۆمینێت لەگەڵ کردووە بهینی بە دەنجی خەڵکەکە بەبێ پرسوورای خەڵک بیکێ ئەندام پەرلەمان ئەوە ئیسلاحەدین دەمیرتەش باسی کرد ئەمە بوو و ئەمەی ڕەخنەی دەکە ئەمەیە و ئەمە بەڕاستی لادانێکی ئیدۆلۆژی پەکەکە و هەدەپەیە لە دیموکراسی بوون لادانە ئۆزرانیش بەخۆی باس لەوە دەکا کە دەبێ دیموکراسی گەلەری بێ لۆکاڵی بێ معنای ئەوەیە خەڵکی شەڕنا بە خۆیان کۆ ببنەوە کەسێک دەستنیشان بکەن چێ باشترە لە بۆ چوونە پەرلەمان ئەوان بە خۆیان دەستنیشان بکەن نەک ئەتو لە سەری بچی خەڵکێک بینی یعنی تورکیایی بوونەکە شتێکی ڕاستە بەڵام بە غەڵەت دەیکەن و ئەمانە هەموو نیشانی ئەدەن لە ئایندەدا بەڕاستی ئەگەر وابێ دەوڵەت هەم لە ڕێگای هوداپار یعنی هوداپار دوو کار دەکە هەم کوردایەتی دەکا هەم خێر دەکا خێر بەخشینەوە موسڵمانتیکردن و مزگە و دروستکردن و ئەو کەسانەی نانیان نییەوەیانیش نەخۆشن بیان باتە نەخۆشخانە بە پارەی دەوڵەت تیماریان بکە پارە ببەخشیتەوە کاریگەریش دروستکە ئینجا لەستا پێنجەیان دێ ئەمە کێشەیەکی دیکە ئەمەی دیکە لە ڕێگای کوردایەتی بکەن و ئەمەی هوداپار بۆی نەکرێت چونکە هوداپار ئێستا بمانەوێ نەمانەوێت لەناو دەسەڵاتدایە خۆشی بڵێ من ئۆپۆزیسیۆن هەر لەناو دەسەڵاتدایە وەکو یەکگرت و وەکو گۆڕان و ئەمانە ینی بەشێکن لە دەسەڵات پارە لە یەکێتی وەردەگرێ ئەڵێ من ئۆپۆزیسیۆن نەوت لە یەکێتی و پارتی وەردەگرێ ئەڵێ من ئۆپۆزیسیۆنم داهات تەکەی لەوێ دێ ئەڵێ من ئۆپۆزیۆنم کۆمەڵێک تەگە و تەمبەڵ و تەوەزەنی بەناوی پێشمەرگەی دێرین لە ماڵەوە دابەستونە بوونەتە کێشە نەکارێک دەکەن نەکاسی یەک دەکەن ئەڵێن وەڵا ئێمە ئۆپۆزیسیۆنی ئەوەی هوداپار واتە حیزبوڵاش وایە هەتا وەکو بڵێ من ئۆپۆزیسیۆنم کەس باوەڕی پێ ناکات ڕەنگ بێ ئەوەی دیکە لە ڕێگای ئەو بزوتنەوانەی نزیک بارزانی بکەن ئێستا پرسیارە گرنگەکەی من ئەوەیە هەدەپ و پەکەکە لە بەرامبەر ئەمەدا چ دەکەن ئەوانیش کوردایەتی دەکەن ئەوانش دەڵێن نا ئێمە کوردی باشین ئێمە کوردی ئەسڵین ئێوە کوردی ئەسڵی نین وەکو ئەوانەی کوردستانی عراق یان سیاسەتێکی ڕوونتر دەکەن ئاخر ئەتۆ لەلایەک کوردایەتی دەکەی لەلایەک وەکو لە مەسەلەی نەوت و ئەم جۆرە شتانە وەکو کەمال کەرکوچی بیر دەکەیەوە مەسەڵەن عوسمان بایدەمیرمان هەیە یان عومەر ئۆجەلانمان هەیە کە زۆر کەمال کەرکوچی لەوانە زۆر ڕۆشنبیرترە بەڕاستی وها بیر دەکەنەوە خەڵکی وامان هەیە وە لە قەندیل و لە چاپەمەنیشدا ئەوەمان هەیە جگە لەوەی کە گروپ چێتی و ئەم جۆرە شتانە هەیە لە هەمان کەدا ئەم جۆرە بیرکردنەوەشیە باشە ئەو بیرکردنەوە تاکێ بەردەوام دەبێت وە ئەو لە جیاتی ئەمە ئەکرێ سیاسەتێکی عاقلانەتر لەناو خەڵکدا پەیڕەو بکەن کاکە ئەو کوردایەتیە ئێوە باسی دەکەن ئەمەیە ئەو کوردایەتیەی ئەوان باسی دەکەن ئەمەیە بۆیان ڕوون بکەنەوە ئەو ئاڵای ئەوان باسی دەکەن بەو شێوەیە دروست بووە ئەتوان بۆی ڕوون بکەنەوە ئەو دەوڵەتەی ئەوان دەیانویست لە سەردەمی ڕێفراندۆمدا بینیمان ئەو پەیوەندی ئەوان هەیەیان بوو لەگەڵ داعش و لەگەڵ ڕەزەب تەیب ئەردۆغانی ئێستا و لەگەڵ هوداپار واتە حیزبوڵڵا کە تاوانبارە بە کوشتنی بەلایکەم بەپێی دەوڵەت 3,000 کوردی سڤیل تاوانبارە ئەوەیە ئەتوان ئەمەیان بۆ ڕوون بکەنەوە یان ئەڵێن نا ئێمە لە ئێوە کورتترین ئێمە لە ئێوە نەتەوەیترن یان دەچەن لە ڕێگای ساز و دۆڵ و زۆرنا و شوان پەروەر و ینی کێشم لەگەڵ شوان پەروەرنی ها بە غەڵەت تێمەگەن مەبەستم لە ڕێگەی ئەوانە بەتەنیا وەڵامیان ئەدەنەوە ئەمە دەبێ بەڕاستی لە ڕێگای هەڵمەتێکی فکری و ڕۆشنبیری بەرفراوانتر بە جەسارەت دەبێت چارەسەر بکرێت ئایا هەدەپ لە ئایندەدا ئەمە دەکا یان نا ئەمەیان بەڕاستی نازانین و لە ڕووی سەربازیەوە تەماشا دەکەن بەڕاستی بزوتنەوەی چەکداری باکوور
پێناسێ شتێکی پێبێ کە بتوانێت هەڵمەتێکی چەکداری بکە ئەمەشیان زۆر زەحمەتە و ئەگەر ئەمەش بکە سوودێکی استراتیژی نابێت چالاکی دەبێت بۆ چالاکی بەس بلە بۆ ئەوەی بڵێن ئێمەش چالاکیمان کرد ئەگەر نا ڕنگ بێ ئەنجامێکی استراتیژی و یەکلاکەرەوەی نەبێ و ئەمانش هەموو زیانیان دەبێ زرریان دەبێ بۆیە لە پێش بزوتنەوەی باکوور بەڕاستی قۆناغێکی زۆر هەستیار هەیە ئەو قۆناغە هەستیارە ئەگەر تێنە پەڕێندرێ ئەوە بەڕاستی مردنی بزوتنەوەی باکوور و جێگەگرتنەوەی وایانیش لە دایکبوونی قۆناغێکی دیکە بەڕاستی بەڕێگاوێ ئەو قۆناغە نوێش چۆن دەبێ بەڕاستی نازانین چونکە لە هەر شوێنێکدا کاتێک دۆگما دروست بوو چەقبەستویی دروست بوو ئەو چەقبەستویە زیاتر لە 20 ساڵی کێشان ئەوە زۆر ئاساییە کە لەوێدا شتی نوێ لەدایک دەبن و هیوادارین ئەمانە هەمویان بە ڕێک و پێچی بەڕێوە بچن و ئەم قۆناغە سەختە بتوانن تێبپەڕێنن ویستم لەو بەرنامەیەدا باس لە پێشهاتەکانی سیاسەتی تورکیا بکەین بەنسبەت کوردستان و دەزانم تۆزێک کەم باس کرد چونکە ئەمە بەشی عراقیشی هەیە لە عراقدا چی ڕۆدا هاکان فیدەن وەکوتم پەیوەندێکی باش لەگەڵ یەکێتی هەیە پەیوەندێکی باش لەگەڵ پارتی هەیە لەگەڵ حیزبە ئیسلامیەکان هەیە لەگەڵ ئیخوانەکان هەیە لەگەڵ هەموو ئۆپۆزیسیۆنیش یەک بێک پەیوەندی هەیە و میت زۆر باڵا دەستە لە کوردستانی عراقدا یعنی هەر ئەندامێکی پەکەکە لە ئەشکەوتەکەی دێت دەرەوە درۆنێک لی ئەدا یعنی کەس نەماوە بەڕاستی کەس نەمایتر درۆن لی نەدا هەموو ڕۆژێ هەواڵێکی وادی ئەوەندە بەتوانە بۆ بەهێز بووە لەو ئەوە لایەنی کوردستانی عراقیشی هەیە بەڕاستی و ئەم قۆناغا دەگات بەشوێ ئێمە نازانین لە کۆتاییدا دواوتەم ئەوەیە شتی نوێ دێنە ئاراوە بەڵام ئەم شتانە 100% چین بەڕاستی ناتوانین ئێستاکە 100% بیان بینین لە ئایندەدا لە دوای کۆبوونەوەی سوێد و تورکیادا بەشێکیان دەبینین و ئەگەر هاتوو سوێد بۆ ئەندامی ناتۆ و سندوقی دراوی نێودەڵەتی پارەی بە تورکیادا ئەمە بەشێکی زیاتری ئەمانە هەمویان دەبینین و بێگومان ئەمە کاریگەری خۆی لەسەر ڕۆژ ئاوە و لەسەر کوردستانی عراقیش دەبێ و ئەمانە هەمویان پابندن بەوەی کە هەدا پویانیش بزوتنەوەی باکووری کوردستان تا چەند ئەتوانێ خۆی کۆبکاتەوە و قەیرانەکان و کێشەکانی بەلاوە بنێ بۆ ئەوەی لەو بەرنمەیە تێبگەن دیسە دووبارەی دەکەم و بەرنامە سێ چوار ڕۆژبەر لە ئێستا لەگەڵ بەڕێز سدیق حەسەن شکری کە ئەنجامداوە لە کەناڵی یوتیوب ئەوانەی نەیان بینیوە دەتوانن تەماشایی بکەن و ئەم بەرنامەیە ئێستاکە دەبێتە تەواوکردی ئەمە تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆ زۆر سوپاسدانەکەم تاوەکو ئێستاکە لەگەڵماندا بوون دیسە بۆتان دووبارە دەکەمەوە بەرنمەکانمان بگەینە دۆست و هەواڵانتان کۆمنت و پرسیار بنووسن بۆ ئەوەی خەڵکێکی زیاتر بیان بینێ ڕێز و سڵاو